ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە گفتوگۆکی لەبارەیەوەی هەوڵەکان چین بۆ سەوزترکردنی ژینگەی کوردستان. ئێستا بە پێستاندار لە جیهانیەکان کوردستان ڕێژەی سەوزایەتیدا چۆنە؟ ئایا ڕێژەی سەوزایەکەی گونجاوە یاخود نا بە پێی ستانداردەکان نییە؟ کام شار زیاتر سەوزترە و پێویستە چۆن ڕوبەری سەوزایی لە هەرێمی کوردستانە زیاتر بکەین؟ ئەو درەختانەی کە گونجاون بۆ هاو هەوای کوردستان بەگشتی چین گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی و تەبێژی دەستی پاراستن و چاکردنی ژینگە لاولێرە و لەگەڵمانە. بەڕێز کاک عەبدوڕەزاق سڵاو لێ بێ بەیانیت باش. ئەگەر بکرێ پێمان بڵێ ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستاندا بەگشتی چۆنە؟ بە پێی ستانداردەکانە؟ بەیانیت باش. ئەمڕۆ لە یادی چیمەبارانکردنی گوندەکانی دۆڵی بالیسان بە تایبەتی بالیسان و شێخوەسانان و کانیبەر سەری ڕێز و نەوازش دانوێنین بۆ قوربانیدانی ئەو هاوڵاتیانی ئەوەیە کە بوونە قوربانی تێستکردنی چەکی کیمیاوی بۆ یەکەم جار لە عێراقدا. هەر بۆیشە بە دیاریکرا بە ڕۆژی ژینگەی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. لەسەر مەسلەی ڕێژەی سەوزایی جیاوازی هەیە لە بینی شارەکان. هەندێک شار هەیە لەوانەیە زیاتری ڕێژەی سەوزایی تێدا جێبەجێکرابی و هەندێکیش کەمتر بەپێی ئەو شوێنانەی کە تەرخان کراون بۆ ڕێژەی سەوزایی. ئەو ڕێژەی سەوزایی ئێمە باسیەکەین دوو بابەتە، دوو حاڵەتی هەیە. یەکەمیان ڕێژەی سەوزایی ناو شارەکانە، ئەوی تر ڕێژەی سەوزایی دەرەوەی شارەکانە. ئەوەی ڕێژەی سەوزایی ناو شارەکانە کە شارەوانی شارەکان تێیدا بەرپرسن بە زیادکردنی ڕێژەیان تەرخانکردنی هەندێک شوێنی گونجاو لە ناو گەڕەکەکاندا بۆ ئەوەی بکرێن بە پارک و بکرێن بە سەوزایی بۆ ئەوەی هەوای گەڕەکەکان پاک کاتەوە و خاوێنی کاتەوە لە ئەو دەرهاویشتانێک کە لە ئەنجامی چالاکیەکانی مرۆڤ دەرەدرێن. بۆیە جیاوازی هەیە لە بینی شارەکان، چونکە ئێمە ئەبێ گرنگی پێ بدەین هەرچەندە ئیشەکە لە ناو شارەکان سەر بە لایەنی شارەوانی یان لایەنی پەیوەنددار شارەوانیە کە ئەبێ گرنگی زیاتر بە و بابەتە بدە. بەڵام ئێمە هەمیشە لە هەوڵی ئەوە داین کە ڕێژەی سەوزایی هەم لە ناو شارەکان هەم لە دەوروبەری شارەکان زیادکەین بەوەی کە هەر پرۆژێک دێتە دەستی ژینگە چ لەلایەن وەزارەتی بازرگانی پیشسازی یا وەزارەتی شارەوانی یا وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی تەندروستی دەستیەوە بەرهێنان هەموو ئەو بابەتانە پێویستە بڕی لە 125 ڕوبەری پرۆژەکەی بکات بە سەوزایی. بۆیە ئێمە دەمانەوێت گرنگی بۆ بابەتە بدەین و لەسەر مەسلەی ڕێژەی سەوزایی لە دەرەوەی شارەکان بە تایبەتی دارستانەکان کە بەپێی ئامارێکی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە ئەوان لایەنی پەیوەنددارن لەسەر ئەم بابەتە نزیکەی 14% لە دەرەوە. بەڵام لە ناو شارەکان جیاوازی هەیە. ئەوەی پێمان گەیشتووە لە دهۆک لە 13 لە هەولێر لە 15 و لە سلێمانی لە 18 تا 19. باشە، کەواتە لە سەراسی پارێزگاکان سلێمانی ڕەنگە ئاماری هەڵەبجەتان لا نەبێ بۆ ئاماژەت پێ نەکرد. لە سەراسی پارێزگاکان سلێمانی لە پێش پارێزگاکانی ترەوەی لە ڕووی سەوزاییەوە ئەمە پەیوەندی بە ناشتنی نەمامی نوێەوەیە یان نا سلێمانی ناوچێکی سەوزترە بەگشتی؟ خۆی کەش و هەوای شوێنەکەش جیاوازی هەیە، یعنی ئەو هەموو شارەکان کەش و هەوایان وەکو یەک نییە. هەندە شوێن مەسەن شاری هەولێر گەرمترە لە شاری سلێمانی، هەروە لە شاری دۆک و سلێمانی فێنکترن. بەڵام تا چەند گرنگی بادابینکردنی یان تەرخانکردنی شوێنی سەوزکردن هەیە، یعنی لە نەخشەی بنەڕەتی شارەکان چۆن دابەش کراوە، چۆن لە هەر گەڕەکێک چەند پارک یان چەند باخچە دانراوە کە پێشتر ئیشی لەسەرکرابن. لەوانەیە لە گەڕک کۆنەکانی شاری هەولێر
کەمترین شوێن تەرخان کرابی ینی بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە گەڕەکە کۆنەکاندا بەڵام ئێستا لە گەڕەکە نوێیەکاندا و لە سیتیەکاندا شوێنی بەرچاو هەیە ینی لە بەپێی ئەو ڕێنمانە ئێمە پێوەنداون لە 125 ڕوبەرەکەیان سەوزاییە بەڵام لەو گەڕەکانی ترکە ئەگەر سیتی و شارەکانیش نەبن ینی ئەوەی لەوە دەستی و بەرهێنانیش نەبی ئەوەی لەلایەن شارەوانیەوە دابشکرابی ئەوانش شوێنی تەرخانکرااو بۆ سەوزای زیاترەوە ئەوەی کە پێشتر لە نەخشەی بنەڕەتیدا کەم بووە بۆیە لەوانەشە هەندێک شوێن هەبی تەرخان کراوە بۆ سەوزایی بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە لەوانەیە ئیمکانەتی شارەوانی نەبووبی نەیتوانیبی لەو هەندە شوێنانە دار بچێنی بۆ ئەوەی بیکا بە پارکێکی بیکا بە پارکێک و هاوڵاتیان سوودی لێبینی بەڵام ئێمە بابەتێکمان بەڵێ فەرموو بەردەوام بە پرسیارێکمە بوو بەڵام بەردەوام بەبانێت بڕم ئێمە بۆ تەواوکردنی ئەو بابەتانەش لە هەندێک لەو پرۆژانەی کە لەلایەن ئێمە ڕەزامەندیان پێ ئەدرێ بە تەرخانکردنی ڕێژەی لە 125 ڕوبەرەکەی بۆ سەوزایی بەڵام لەوانەیە هەندێک لەو پرۆژانە پێشتر جێبەجێ کرابن دواتر ڕەزامەندی وەرگیرابیان هەبێتە لای ئێمە بۆیە ئێمە وا شوێنی نەمابێ بۆ تەرخانکردن یان بۆ سەوزکردنی ڕوبەرەکە ئێمە لە شوێنی تر قەرەبووی پێەکەینەوە لە شوێنی تر ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کابێتە هۆی زیادکردنی ڕێژەی سەوزای بەتایبەتی لە ناو شارەکان شوێنی تەرخان کراوە نیان کردووە یان لە قوتابخانەکان و خوێندنگاکان نیان توانیوە باخچیان بۆ دابین بکە ئێمە لە ڕێگای ئەو کۆمپانیانەوە کە پێویستە لە 125 ڕوبەرەکەی بکاتە سەوزای کە لە شوێنی کارەکە نەی کردووە ئەمە لە شوێنی شتر پێی قەرەبەکەینەوە. کاک عەبدوڕەزاق ئەوەی ئێوە ڕێنماییە یانەمە مەرجە لە 125 سەوزایی بێ چونکە بەداخەوە لە زۆرێک لە پرۆژەکان دەبینین دەیان ئیمارە براونەتە ئاسمانە دەیان باڵەخانە براونەتە ئاسمانە 15 قات و 20 نهۆم و زیاتریش بەڵام پارکێکی بچووکی بۆ هەموو نهۆمە دروست کردووە ینی بۆ نمونە بۆ 2000 ماڵ پارکێکی بچووک ئەمە کافیە ئەمە بەسە یان مەرجەکانی ئێوە یان دەتوندن کە وەبەرهێنەرەکە ناچار بکە ڕێژەی 25 پرۆژەکەی بکا بە سەوزایی. بەڵێ ئەمە لە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2013 و ئێستا هەموارمان کردوێتەوە بۆ ڕێنمایی سی ساڵی 2022 ئەمە ئەو ڕێنمایەمان دەمێکە لە کارکردندا جێبەجێکرایەوە بەسەر هەموو پرۆژەکانیشدا دەسەپێنین پرۆژەکانی گەورە ئەلیف و بایەکان بەڵام پرۆژەکانی جیمکە پرۆژەی بچووکن لە سەتادە و کەمترا بەپێی ڕوبەری پرۆژەکە بەڵام ئەوەی گەورەکانە مەسەن کۆمەلگەی نیشتە جێبوون کە پۆلینی باە ئەبێ لە 125 تەرخانکە ئێمە مەترێکیشی لێ خۆش نابین لەوەی کە کەمتر تەرخان بکە و هەموو ئەو کارگە و کارخانانەی کە هەن لە ناوچە پیشسازیەکان ئەبێ لە 125 ڕوبەرەکەیان بکەن بە سەوزایی بۆیە ئێمە هیچ لێ خۆشمونێکریە لەسەر ئەو بابەتە بەسەر هەموو پرۆژێکیدا ئەسەپێنین کە پێویستە لە 125 ڕوبەرەکەی بک بە سەوزایی بۆ ئەوەی ئەو کاریگەریانەی لەو شوێنە هەیە لە ئەنجامی چالاکی مرۆڤ بەکار مەسەن کارگەیە کە مەحمەلێکی گەورەیە کاریگەری زۆر هەیە لەسەر بەکارهێنانی سوتەمەنی لەسەر هەموو ئەو بابەتانە ئەو سەوزایی ئەبێتە هۆکار بۆ کەمکردنەوەی کاریگەری ئەو دەرهاوێشتانە لەو شوێنە. باشە کاک عەبدوڕەزاق لە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان ڕازین؟ مەسەلە ڕازی بوون و ڕازی نەبوون نییە مەسەلە ئەوێ ئێمە ئەبێ هەمیشە لە هەوڵی ئەوەدا بین زیاتریکەین ئەوەندەی هەیە پێمان وابێ ئەگەر باشیش بی پێمان وابێ کەمە ئەبێ زیاتریکەین بۆیە ئێمە هەمیشە لە هەوڵی ئەوەداین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کە گرنگی زیاتر بدرێ بە ڕوبەری سەوزایی و بە زیادکردنی دار و دارستانەکان. کاک عەبدوڕەزاق باشە با پرسیارەکەم وا لێ بکەم لە هەوڵەکان ڕازین بۆ سەوزترکردنی کوردستان یانی و هەڵمەتانەی لێرە و لەوێ هەڵمەتێک ڕدەگەێنرێ چەند سەد نەمامێک نەمامی زۆر زۆر بچووک جاری وا هەیە لە هەندێک شوێن کە خزمەتیش ناکرێ ڕدەگەێنرێ ئایا بەم هەڵمەتانەیە مە دەتوانین ئەوەی کە لە پلاندایە پێ بگەین؟
خۆی ئێمە ئەگەر ئەو هەڵمەتانە بکەین ئەبێ دیراسەی هەڵمەتەکە بکەین چۆن دەست پێ بکەین و چێ بەردەوامی پێدا ئێمە مەسلەی هەڵمەت ئەوە نییە بچیندار بچێنین و وازی لێبینین ئەبێ بەردەوام ئاگامان لێبی ئاو بدرێ خاوێن بکرێتەوە شوێنەکە بپارێزرێ نەشکێنرێ یعنی ئاگامان لێبی لەوەی کە نەشکێنرێ نەسووتێنرێ دەرنەهێنرێ هەموو ئەو بابەتانە ئەبێ گرنگی پێ بدرێ ینی ئیدامەی بدرێ بەردەوامی پێ بدرێ لەوەی کە چاودێری بکرێتە لە خەمە ڕەخسێتە ئەبێتە دارێکی گەورە بۆیە ئەو هەڵمەتانەی لە هەندێک شوێن ئەکرێ و کاریگەری خۆی هەیە بەڵام دوای هەڵمەتەکە چی ئەبێ ئەوە گرنگە ئەبێمە ئەو لایەنی پەیوەنددار کە پێویستە باخچەی دروستکە یان ڕێژەی سەوزایی زیاد بکە با ئێمە هاوکاریشیان بین هەماهەنگیشیان بی بەڵام دواتر ئەکەوێتە ئەستۆی ئەو لایەنەی کە مڵکدارێتی ئەو باخچانە ئەکا یعنی ئەگەر دارستانێک دروست بکرێت لە دەرەوەی شار ئەوە مڵکدارێتێکی بۆ وەزارەتی کشتتوکاڵە بۆ بەڕێوەبەتی گشتی باغداری و دارستان و پاوانە بۆیە ئەوان ئەبێ گرنگی پێ بدەن لە پاراستنی و لە ئیدامەدانی و لە خاوێنکردنەوەی و لە پارێزگاری لێکردنی لە شکان و لە سووتان و لە بڕین و ئەوانە هەموو ئەو بابەتانە ئەبێ بە هەماهەنگی پێکەوە لەگەڵ لە هەموو لایەنەکان هەماهەنگ و هاوکار بن بۆ پاراستنی ئەو دارانەی کە ئەچێندرێ ینی ئێمە با جۆدێک سرف نەکەین دار بچێنین و بەڵام ئێمالی کەین دواتر ینی پژێ خەین و دارەکە وشک بێ بسووتێ بشکێنرێ ئیتر ئەوە ئەبێ گرنگی زیاتر پێ بدرێ بەوەی کە تا دوسێ ساڵ بەردەوام چاودێری بکرێ و ئاو بدرێ یعنی لە بەتایبەتی لە وەرزی گەرما لە وەرزی هاوین ئەبێ ئاودانی بۆ بکرێ بۆ ئەوەی وشک نەبێت کە وشک نەبووی تر تا دوسێ ساڵ کات لە تەمەنی ڕۆیش تەمەنی دارەکە ئەو کاتی لە خەمە ڕەخسێ توانین ناوە ئاو بدرێتی پێویست. کاک عەبدوڕەزاق ڕێنماییتان هەیە بۆ ئەو جۆری دار و نەمامانەی کە دەچێندرێ دەڕوێندرێ زۆر جار دەبینین ینی دارەکان نامۆن بە کەشوای ناوچەکە یان لەگەڵ کەشوای ناوچەکانە ناگونجێن بۆیە هەر بە زووی دەفەوتێن دەشکێنەوە وشک دەبن بەداخەوە ساڵی پار دیاردەی وشکبوونی زۆرێک لە دارەکانمان بینی لە پارک و شوێنە گشتیەکان هیچ ڕێنماییتانەیە بۆ جۆری دار و نەمامەکان و خزمەتکردنیان ئێمە کە باسی دارچاندنەکەین لەو شوێنانە مەسەلەن بۆ ئەو پرۆژانە دێنە لامان و پێیان ئەڵێن ئەبێ لە 125 ڕووبەرەکەت بکەی بە سەوزایی بەڵام ئەو کاتە پێیان ئەڵێن کە پێویستە ئەو دارانە بچێنی کە لەگەڵ کەش و هەوای ئێرە ئەگونجێ یانێ داکرێ دارێک بینی و بەرگەی ئێرە نەگرێ یان زۆر گەرم بێ یان زۆر سارد بێ یعنی دارەکە بۆ هەندێک شوێنی زۆر ساردە ڕەنگە زووگەشە نەکە یان بۆ شوێنی گەرمە ئەبێ زوو ئاو بدرێ بۆ ئەوی وشک نەبێ بۆیە ئەگەڕێتەوە سەر ئەو لایەنەی کە پرۆژەکە جێبەجێ ئەکا یان شارەوانی بێ یا کشت و کاڵ بێ ئەوان ئەبێ دیراسی ئەو بابەتە بکەن بە پێی گونجاوی کەش و هەوای شوێنەکە داری گونجاو بۆ ئەو شوێنانە دابینکردن بەسەن دیاردەیەکە بوو ساڵانی ڕابردوو دیاردەیەکە بوو لەسەر داری یوکالیپتۆس یوکالیپتۆس دارێکی باشە و زوو گەشاکە و گەورە بێ بەڵام ڕەنگە بۆ ناو شارەکان گونجاو نەبێ لەبەرەوەی هەم بەرزە بێتەوە ئاگاتە تەلەکانی کارەبا هەم هەندێک جار ناسکە بێ لە کاتی ڕەشەبایەکی تونند ئەشکێ و ئەکەوێتە سەر ئۆتۆمبیلەکان لە ناو شەقامەکاندا ئەوانە دەکرێت لە دەرەوەی شار بیانچێنی ڕەنگە گونجاو نەبێت لە ناو شار بچێن لەبەرەوە نییە دارەکە خراپە لەبەر ئەوەیەکە بەرگەی هەندێک شت ناگری مەسەن هەوایەکی تون ناگرێت لە ناو شارەکان بکەوێت زیانی هەبێ یان شۆستەکان هەڵەتە چێنێ لەوەی کە ڕێگەکانی بڵاو بێتەوە بۆیە پێویستە گونجاوی دارەکان هەبێ لەسەر مەسلەی تا چەند گونجاوە لەگەڵ ئەو کەشوهەوای یان ئەو شوێنەی کە بۆی تەرخان کراوە. باشە دواپرسیارم کاک عەبدوڕەزاق هیچ هەڵمەتێکی ئەمڕۆ ڕابگەیەندرێ هیچ چالاکیەکە ئەمڕۆ وەکو دەستەیەوە ڕابگەیەندرێ؟ ئێمە ئەمڕۆ دوسێ بابەتمانەیە یەکەم بەیاننامەیەکمان لە یادی ڕۆژی ژینگەی کوردستان بڵاو کردوتەوە لە پەیجی دەستەی پاراست و چاکردنی ژینگە و کلیپێکی هونەرمەند ژاڵە سنەیی کە بە ناوی هاواری ژینگە
ئامادەی کردبوو خۆشی وتوێتی ئێمە ئەوەشمان بڵاو کردوتەوە ئێستا کۆبنەوەیەکمان هەیە لە کۆبنەوەی ئەنجومەنی باڵای پاراستنی ژینگەمان هەیە بە میوانداری وەزیری بازرگانی و پیشەسازی بۆ ئەوەی هەندێک بابەت بورژێنی لەسەر ئەو بابەتانەی کە پێویستە ڕەچاو بکرێت لە مەسلەی هاوردەکردن و چۆنێتی کۆنتترۆلکردنی بە تایبەتی پلاستیک کە کاریگەری زۆری لەسەر پیسبوونی ژینگە هەیە و ئەوان وەزارەتی پەیوەنددارن بە ڕێگەدان بە هاوردەکردن یان ڕێگەدا لایەنی پەیوەنددارن بە ڕزامەندیدان لەسەر دانانی کارگەی دروستکردنی پلاستیک کە پێویستە ڕێوشوێنێکی تون بگرینە بەر بۆ ئەوەی کەمترین پاشماوی پلاستیکی هەبی بۆیە ئەمڕۆ لە کۆبنەوەی ئەمڕۆدا گرنگی بەو بابەتە ئادەین کە ئێمە دوو مانگ جارێک کۆبوونەوەکەین و هەر جارێک وەزیرێکی پەیوەنددار دێنین لەسەر بابەتی قساکەین بۆیە ئەم جارە میوانداری بەڕێز وەزیری بازرگانی و پیشسازیمان کردووە دواتر کۆبنەوەکە دەست پێەکە و ئەو کە نوێنەری چواردە وەزارەتیشی تێدایە لە ئەو ئەنجومەنە ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە بۆیە ئەو بابەتانە لەوێ باسەکەین و زیاتر گرنگیش بە مەسلەی گۆڕانکاری کەشوهەوا دەین ئەوەی کە ڕزامەندی ئەنجومەنی وەزیرانیشمان وەرگرتووە کە وەزارەتەکان هەماهەنگ بن هاوکاری دەستەی پاراست چاکردنی ژینگە بکەن لە ئامادەکردنی پرۆژەکان و لە ئەژمارکردنی ئەو دەرهاوێشتانەی کە لە ناو کارگەکان لە ناو چالاکیەکان دەرەچی بۆ ئەوەی بزانین تا چەند ئەو دەرهاویشتانە کاریگەریان هەیە و بۆ ئەوەی بتوانین فەندی پێوەگرین هەروە لەسەر مەسلەی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشووە ئەوەش بابەتێکی گرنگە کە هەندێک لایەنی پەیوەنددار هەیە ئەبێ ئیشی لەسەر بکەین. کاک عەبدوڕەزاق هەرچەند وتم دواپرسیار بەڵام ئەمە دەکەم بە دواپرسیار باسی کارگەکانت کرد هەندێک کارگە پابەند نین بەڕاستی بەو ڕێنمایانە یاخود بۆ مەرجانێکیەوە بۆیان دادەنن دەبینین بەتایبەت لەو کاتانەدا کە هاوڵاتیان نووسون یان ڕەنگە وەکو پێویست ئاگادار نەبن ئەوان یعنی شەوان دەبینی دوو کەڵی پیسی کارگەکانیان دەچێت بە ئاسمانە بەبێ فیلتەر ئێوە ڕێنماییتیان بۆوان چییە مەرسان بۆوان چییە هاوڵاتیانە گەرم دیاردێ ببینن لە ناوچەکانیان دەتوانن پەنا بۆ کوێ بەرن ئێمە هەموو ئەو کارگانەی کە ڕەزامەندیمان پێداون مەرجمان لەسەرداناون ئەبێ پاراستنی ژینگە بێ ینی یەکەی چارەسەری ئاوەڕۆدا بنێت ڕێژەی سەوزایی هەبێت نابێ وەلیدەکەی دووکەڵ بکایان دەنجی هەبێت هەموو ئەو بابەتانەی پەیوەندی بە پاشماوەکانەوە هەیە بێ کۆنتترۆل کرابێ و نابێ فڕێ بدرێت بە هەڕەمەچی ئەگەر هەبوو ئەو کارگانە هەبوون پابەن نەبوون بە ڕێنمایەکان ئێمە تیمی پشکنینمان هەیە تیمی پشکنین چاودێری لە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان سەردانیانەکەن ئەگەر لەوانەیە لەو حاڵەتەی کە تیمەکانمان دەرەچن ئەو کارگەیە لە ئیشی نەکردبیان کە هەندێک جار باسەکرێت کە درنگانی شەو کارگەکان فلتەرەکان لێ ئەەکەنەوە یان ئەو کاتە ئیشی پێەکەن و دووکەڵێکی زۆرەچێ زۆر جار تیمەکانان شەوان دەرەچن بەڵام ئەگەر وا بوو ئێمە ئەچین ڕۆژی دواتر ئەگەر خەبەرمان پێ بگەیت بە تایبەتی هەندێک جار هەیە هاوڵاتی ئاگادارمانەکە تۆلەوەی کە بۆنێکی پیسێ دووکەڵێکی زۆر هەیە یان مۆلیدەیەک دەنگێکی زۆری هەیە هەموو ئەوانە ئێمە تیمە ئەنێرینە سەریان و ئەبێ پابندی بە جێبەجێکردنی ڕێنمایەکە ئەگەر پابندیش نەبوو ئێمە سزایە نەدەین سزای پێبژاردن سزای پێبژاردنیان بەسەردا ئەسەپێرین کە پێویستە پابندبی سزاکەش بۆ ئەوە نییە لێ خۆش بین سزاکە بۆ ئەوەیە لەبەرەوەی پابندی ڕێنمایەکان نەبوو ئەبێ سزا بدرێت نەک لەبەر ئەوەی لێ خۆش بین و بەکەیف خۆ ئیش بکە. زۆر بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی وتەبێژی دەستی پاراستن و چاکردنی ژینگە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.